وەکو قۆناغی یەکەم هەوڵەکانی بەڕێوەبەرایەتی کاروباری زیندانە سیاسەکان کە سەرڕایەوە کە داوامیش نەبووە ئێمە توانیمان ئەوانە منحەکانیان بۆ بەستینەوە خۆشبەختانە بەیانی یەکەم ڕۆژی منحەی مانگی ڕابردووە کە وەری دەگرن و بۆ مانگەکانی تریش بەپێی ئەو نەخشتەیە کە حکوومەت هێرێمی کوردستان وەزارەتی مالیەدای دەبەزێنێ ئەوە منحەکانیان بەردەوام دەبێ بەشەکانی تریشیان کە بەشی ئەوانەنەکە لە ئەوان کە 10 ساڵیان تەواو کردو بە پێی یاساکە ئەوانش ئێمە لە لێکجیاکردنەوەی نێستا فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتیمان لە کارکردنن بۆی بتوانین ئەوانش جیا بکەینەوە کە هیچ منحەیەکی تریان نیە و 10 ساڵیان تەواو کردو بۆی بتوانین ئەوانش بە فەرمانێکی تر ئەمانش بەردەوام بکەین منحەکانیان بەردەوام بێوەکو ئەوانی تر و بەشێکی تریشان ئەوانە کە هیچ سەرپشک دەکرێن لە نێوان موچەیەکی تر کە هەیەی موچەی فەرمانبەریان خانەنشینە لەگەڵ منحەی زیندانە سیاسەکان لە کاتێکدا کە فەرمانبەرەکە زیندانی سیاسەکە موچەی فەرمانبەری یان منحەی زیندانی سیاسی وەرگرت ئێمە بەو شێوە تەعامل لەگەڵ ئەوان دەکەین و ئەوانش بۆیان ڕێک دەخەینەوە